باز لە ڕەوشی مافی مرۆڤ دەکەین دیارە بە پێی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ راپۆرتی ساڵانی باسی لەوە کردووە کە لێرە قوارێمی کوردستاندا پێشکاری بەرامبەر بە مافی مرۆڤ هەیە. بزانین بە شێوەیەکی گشتی پێشێرکاریەکان بەرامبەر بە مافی مرۆڤ لە عێراق و لە هەرێمی کوردستان لە چاستێکدایە لەم نێوەندەدا بە تایبەتە ڕۆژنامە نووسان چ پێشێرکاریەکیان بەرامبەر کرا و هۆکاری ئەمانە چی و ڕێگە چارەسەرەکانیش چی دەبن تایبەت بەم بابەتە ڕژیار ساڵح پارێزەر ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە سۆرانەوە میوانە. کاگڕژیار سپاس بۆ ئامادەبوونێت بە شێوەیەکی گشتی ئەو راپۆرتەی کە ڕێکخراوی چاودێری بڵاوی کردوێتەوە تایبەت بە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان خوێنەوەی بەڕێستان لەسەر بۆ چوونەکانی ئەوان تایبەت بۆ راپۆرتە چییە؟ سلااو بۆ تۆ سلااو بۆ بینەرانی کورسات نوێس. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هۆیمان ڕایتس وۆچ کە ئەم ڕێکخراوێت تایبەتە بە مافەکانی مرۆڤ لەسەر تاسەری جیهان لە ساڵی 1970 مەزراوە بارەگا سەرچێکەی لە نیویۆرکە. ئەم ڕێکخراوە ساڵانە راپۆرتێک بڵاو دەکاتەوە سەبارەت بەو پێشێرکاریانی مافی مرۆڤ لەسەر تاسەری جیهان هەیە. دیارە دوێنێ پێنجشەمە راپۆرتێکی بڵاو کردەوە کە تێیدا باس لەوە دەکات کە مافی مرۆڤ لەسەر تاسەری جیهان لە پاشەکشێدایە و لە بەشێکیش لەم راپۆرتێدا کە ئەوەی گرینگە ئێمە باسی لێوە بکەین باس لە عێراق و هەرێمی کوردستان دەکات. بەپێی ئەم راپۆرتەیە بێ لە هەم لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیشدا پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ کراوە و ئەوەی کە لە راپۆرتەکە ئاماژەی پێداوە کە لە عێراق لە خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوو بە تایبەتی لە مانگی ئاب ئەڵێ ئەو بەهۆی ئەو خۆپیشاندانانەوە زیاتر لە 31 کەس کوژراون و ژیانیان لە دەستداواڵێ هەر لە هەمان راپۆرتەکە ئەڵێ دوای ئەوەی کە کۆمەڵە خەڵکانێک لە ناوەڕاستی عێراق و لە بەغداوە هاتنە سەر شەقامەکان بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانی خۆیانەوە ئەڵێ بەلایانی کەمەوە نزیکەی زیاتر لە 450 کەس گیانیان لەدەست داوە بەهۆی ئەوەی ئەو گرژیانەی کە لەو کاتە ڕوویداوە لەلایەن هێزەکانی هەم عێراق و هەمیش ئەو گروپە چەکدارانایی کە ناویان دێنە لە حەشدی شعبیەوە کە ڕاستەوخۆ خەڵکییان کوشتووە. ئەگەر باس لە هەرێمی کوردستانیش بکەین لە راپۆرتەکە باسی لە دووسێ شوێنەوە باسەکە کە هەندێک شوێنەڵێ ئەو لە هەرێمی کوردستان بە هەندێک یاسا هەن کە دەقەکانیان ڕوون نییە خەڵکی پێدەژی کراوە. ئەگەر کۆی گشتی لەسەر راپۆرتەکە قسە بکەین و بەراوردێکی هەرێمی کوردستان هەم بە وڵاتانی دراوسێ و هەمیش بە بەغداوە بکەین ئەومان بۆ دەرەکەوێ لەگەڵ ئەو هەموو کەم و کوریانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ناشڵین بڵین وڵات لە هەرێمی کوردستان پێشێرکردنی مافی مرۆڤ نییە بەڵێ هەیە بەس لەگەر ئەو هەموو کەم و کوریانەی کە هەیە لە چاو ئەوەی کە من خوێنمەوە لە راپۆرتەکە لە چاو ئەوەی بەغدا وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان زۆر لەبارتر بووە و باشتر گونجاوتر بووە بۆ مافەکانی مرۆڤ تا ڕادەیەک لە چاو شوێنەکانی تر. ئەگەر بەراوردی بینی عێراق و هەرێمی کوردستان بکەین جیاوازێکی زۆر گەورەمان بۆ دەرەکەوێت کە بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕەوشی مافی مرۆڤ لە چاو عێراق زۆر باشترە لەوەی کە ئێمە دەیبینی ڕۆژانە لە عێراقەوە ڕوودەدات. بەڵێ کاگڕژیار دیارەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هەرێمی کوردستان کە مافی مرۆڤ تێدا پارێزراوترە ببڕ بە وڵاتانی دراوسێ و هاوکاتیش عێراقدا. ئەگەر بین باس لەو کەم و کورتیەکەمانە بکەین کە لەسەر مافی مرۆڤ بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا هەیە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە وەکو پارێزەرێک؟ ئەوەی من خوێنمەوە لە هەمووی ئەوەی کە ئاماژەی پێدا بوو باس لە تۆندوتیژی بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکوانانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لە هەرێمی کوردستان. خۆی یەکشت لە هەرێمی کوردستان هەیە ئەبێ هەم پەرلەمانی کوردستان هەم حکوومەت و هەم سەندیکای ڕۆژنامەنووسانی شەوە چاوێک پێدا بخشێنەوە ئەویش یاسای ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان. ئەم یاسایە لە کاتێک دەرچووە کە سۆشال میدیا و هەندێک میدیای ئەلکترۆنی وەکو ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و تیکتۆک و ئەوانە هەیە ئەو یاسایە کە دەرچووە ئەم شتانە نەبووینە بەو شێوەی کە هەیە. ئێستا ئەم بەربڵاوەی کە لە ڕاگەیاندن هەیە بۆ نمونە کۆمەڵێ پێیش دروست بوونە مایکێکیان لەدەستە و بەناوی ڕۆژنامەنووسانەوە هەر شتێک بیانەوێ نیشانی خەڵکەدەن و وە زۆر جار کە دەشینە سەر ئەوەی بمانەوێ حکوومەت یان لەلایەنە دادگاکان بیانەوێ بێپرسینەوەیان لەگەڵ بکەن لەگەر ئەو فڕوقاتەی کە ڕۆژانە دەیکەن
یەکسەر خۆیان بە ڕۆژنامەنووسەوە هەژمارەکەن ئێمە ڕۆژنامەنووسی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و پڕلەمانی کوردستان ئەم دوو ڕاگەیاندنە لێک جیا بکەینەوە. ڕاگەیاندنێکی سەختە کە هەندێک پەیج و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی بیانەوێ لە هەرێمی کوردستان هەرچی سنووری یاسا و قانونەکانی بشتێن و کەسیش نەبێت چاودێریان بکات و یاخود بێپرسینەوەیان لەگەڵدا بکە کە ئەمە زۆر جار ئەوان غەڵقی قانونیان کردووە. لە هەندێک شوێندا ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بوونەتە هۆکارێک بۆ زیادبوونی تاوان یاخود ئەنجامدانی تاوانیشەوە کە لە هەندێک حاڵەت هەندێک ڤیددیۆ و وێنەی خەڵکییان بڵاو کردوتەوە بەلاڕێیان دابێت کە لەگە ئادابی گشتیان ناگونجێ. جا ئەوەی نهیمە ئێمە ئەگەبمانوێت باس لە ڕەوشی مافی مرۆڤ بکەین و باستەوە بکەین کە تونکشی لە بەرامبەر ڕۆژنامەنووسانی ئێمە ئەبێ ڕۆژنامەنووس حەقیقەکانی وەک ئێوە کە دیارن و ئەزان سەرچاوی داراییتان و وەلە کوێنە ئەمانە جیا بکرێنەوە لەگەڵ کۆمەڵێ بەناو ڕۆژنامەنووسی سەختە. ئاخر ناکرێت پیشێ ڕۆژنامەنووسی پیشێکی زۆر پیرۆزە، ناکری هەر کەسێک مایکێکی دەستگاندێ و بڵێ من ڕۆژنامەنووسم و لە هەموو یاساکانیش بەدەرم. نا ئەگەر تۆ ڕۆژنامەنووسی یاسای ڕۆژنامەنووسیە بێ بەپێی یاسای ڕۆژنامەنووسی تەعامل لەگەڵ بکرێ هەڵسوکەوت لەگەڵ بکرێ و تۆش ئەبێ ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان بەرکارن ڕێزیان لێ بگری. ناکری هەموو شتێک تۆ نیشانی خەڵک بدەی و هەندێک کە سووراتی یاسا بشتێنی هەندێک شتکە لەگە ئادابی گشتی ناگونجێت تۆ بڵایکیەوە لە پێرا و لایک و کۆمنتەوە. من پێم وابێ ئەوەی لە راپۆرتی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤیش باس کرا هەموو لەو چوارچێوەیە کە ئازادی ڕادەربردنی ڕۆژنامەگەری نییە. من ئەمە بە پێچەوانەوە ئەبینم لە هەرێمی کوردستان باوەڕ بکە ئازادی ڕۆژنامەگەری ئەو هەندە زۆرە تاگەیشتۆتە شێوازێک کە ڕۆژنامەنووسی سەختە و ڕۆژنامەنووسی حەقیقی لێک جیا ناکەینەوە. ناکرێت تۆ پەیجێکی فەیسبووکت هەبێ و مایکێکت بەدەستەوە گرت بێ ڕۆژێ مقابلەی خەڵکی بکەی کە هیچ شارەزایەکی نییە لە ئابوووریەوە بتەوێ بەناوبانجی پێ و پێی وای لێ بکەیە کە خەڵک کۆمێتی تری لەسەر هەبێت. ئەم جۆرە ڕاگەیاندنە ئەبێ پێشی پێ بگیرێ. ئەگەر پێشی پێنەگیرێ من پێم وایە زۆر جاڵانێم ڕاگەیاندن سەرچاوەیە کە بۆ هەموو ئەو ڕووداوە نەخوازراوانەی ڕوو ئەدەن. ئەگەر پێش بەمەش نەگری ئەمەشیان کەواتە بە بڕوای تۆ ئەم جۆرە میدیایە ئەم جۆرە ڕۆژنامەنووسە ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانیان بە جۆرێک بەکارهێناوە کە لەگەڵ ئیتیکا ناگونجێت و ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە با بڵێن کاریگەری لەسەر مافی مرۆڤە بۆ لە هەرێمی کوردستاندا. بەڵێ بە تەکید ئەو میدیانەی کە لە هەرێمی کوردستان هەن بەم شێوەی ئەگەر شەکە زۆر ئەوە نەبێ بەم شێوە بەربڵاوی و کە ببێ سانسۆرەوە هەر کەسێک هەستا و پەیجێکی دروستکرد و مای چێکی پێبێ بەبێ ئەوەی تۆمار بکرێ، بەبێ ئەوەی بزانێ سەرچاوی دارایی کوێ، بەبێ ئەوەی بزان ئەمانە چێن مایکێکیان پێ و دەبەنە پێش خەڵک و بەشێکیان هەر ئەسڵەن بوونەتە گرفت لە بەردەم ڕووداوەکانیش بوون. منە ڕووداوێکی نەخوازرا ڕوو ئەدا کەسێک ئەبێتە قوربانیە کوشتێ. ئەم کۆمەڵە پەیجانە ڕاستە خواچن چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری یان لەگەڵ لایەنی دووەمەکەن. ئەمە وا دەکات باشە سەرچاوەکانی لێکۆڵینەوە بەردەم دادگاکان شاراوە بێ. بۆیە پێم وایە ڕاگەیاندن ئەبێ سندیکای ڕۆژنامەنووسان و حکوومەت و پەرلەمانیش بەم یاسای ڕۆژنامەنووسانەوە دابچنەوە جارێکی تر هەموار بکرێتەوە لەگەڵ ئێستا بگونجێ بۆ ئەوەی بتوانین ئەو ئازادی ڕادەربڕینەی کە هەندێک کەس بە غەڵەت تێگەیشتووە پێی وایە هەرچی بڵێەوە ئازادی ڕادەربڕین لە چوارچەوەی یاسای ڕۆژنامە کاگڕشیار ئەمە پێشێرکاریەکانە یاخود با بڵێن کاریگەری لەسەر مافی مرۆڤەیە بەم شێوەیە کە میدیاکان یاخود هەندێک میدیای ساختیان ئەو ڕۆژنامەنووسانی کە باسیەکەن باسی دەکەیت کە بە ناو ڕۆژنامەنووسن ئەگەرنا ئێتیکی ڕۆژنامەنووسیانە چی دەربارەی ئەو ڕۆژنامەنووسانە ئەو چالاکوانەی کە بەڕاستی دەیانەوێت دەنگی هاوڵاتیان بن دەنگی خەڵک بن بەڵام لە هەمان کادا سیر دەکەیت پێشێرکاری بەرامبەر مافەکانیان دەکرێت. دیارترین نمونەش دەکرێت بڵێن زیندانیانی بادینانن کە بەهۆی ئازادی ڕادەربڕین و کارکردن لەسەر و چالاکیانەی کە پێویستە کاری لەسەر بکرێت ئەو کارانەی پێویستە کاری لەسەر بکرێت تا ئێستش بەشێکیان لە زیندانان. ئازادی ڕادەربڕین ئەوەی کە ئێمە باسەکەین دوو زۆری هەیە. ناکری ئەوەی هەرچی تۆوتت بە ئازادی ڕادەربڕین وەسفی بکەی و ئەمە ناڵێن کەم و کوڕینە لە هەرێمی کوردستان بەڵێ کەم و کوڕی هەیە بەڵێ پێشێری مافەکانی مرۆڤ ئەکرێ بەڵام ئەو ڕادەی نییە. ئێمە لە چاو دەور و بەرەوە چپەت و ئەخۆش و ناخۆشمان بێ ئێمە لە ناوچەیەکی گەرمین
ناوچەیەکی شەڕە ئەتۆ بڵێ وڵا ئێمە ئەبێ وەک ئەڵمانیا و یان وڵاتەکانی ئەوروپا بگەشتی ئەبین و مافی مرۆڤ هەروەک ئەوانە بێ نا بەم شێوازەیە ناکرێت ئێمە وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو وڵاتە گەرمانەی کە هەیە کە ناوچەکە بەخۆی گەرمە و دائما مافی مرۆڤ پێشێل دەکرێت بەڵێ هەیە لە هەرێمی کوردستانیش وەک ئەوەی کە باسی شت کرد مەسەلەی ڕۆژنامە نووسانی بادینانەوە من دوور و نزیک زانیاریم لەسەر کەیسەکانی وان نییە ئایا ئەوان بەچ مادەیەک و بەچێ دادگایی کراینەوە چۆن دەژیر کراون بەڵام شتێکی تر هەیە ڕۆژنامە نووس نابێ دەبێ بە زمانێکی پاراوە قسە بکە دەبێ بە زمانێکی جوان و نەرمەوە گفتوگۆ بکە ئێستا ئەگەر سەیری بکەین لەوانەیە تۆش ئەم ڤیدیویانت بەرچاو کەوتووە ئێستا کۆمەڵە کەسانێک دروست بوونە هەم لە هەموو شارەکانەوە هەرچی پیرۆزی ئەم وڵاتەیە دەیخەنە ژێر پێ ینی بە زمانی دەربڕینیان بۆتە زمانی چنێودان و سوکایەتی کردن بە هەموو پیرۆزی حزبەکانەوە هەموو حزبێک لە هەرێمی کوردستان پیرۆزیەکی هەیە بۆ نمونەگەر باس لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین پیرۆزی و تایبەتمەندی خۆیە پارتی دموکراتی کوردستان هەروە یەکگرتو هەموو حزبەکانی بە کۆمەڵە هەموو حزبێک پیرۆزی و ڕەمزی خۆی هەیە ئێمە ناکرێ ڕخنەگرتن زۆر ئاساییە هەتا تۆ ئەتوانی ڕخنە لە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بگری ڕخنە لە سەرۆکیەکی نیشتیمانی کوردستان بگری بەڵام ناکرێ بە زمانی چنێ و ناشرینەوە بمانەوە کۆمەڵێشت دەربڕین ئێستا ئەم زمانە گفتوگۆیە هاتۆتە ناو سۆشیال میدیا بەگشتیەوە پێویستە ئەم زمانە بەڕاستی لایەنی جێبەجێکار ئەم جۆرە هەڵس و کەوتێ ڕابگرێن بە ناوی ڕۆژنامەگەری و یان هەر گوارێشترەوە ئەمەیە وای کردووە کە زۆر جار هەندێک شت دروست بێت و پەیمان وابێ کە ئەمانە ڕۆژنامە نووسن پێم وایە ڕۆژنامە نووسی حەقیقی ئەگەر هاتوو پێشێرکاری لە بەرامبەر کرا دادگاکان پێویستە بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵیان لەگەڵ بکەن و وەڕێز لە ڕۆژنامە نووسان بگرن و بۆ ئەوەی ئێمەش بۆ ساڵی داهاتوو لە ناو ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ئەوەی پێشێرکاریە لە هەرێمی کوردستان نەیبینینەوە ئەوە بۆ ئێمە دڵخۆشیەکە وەکو هەرێمی کوردستان ببینین دۆخی مافی مرۆڤ بارەوە پێشوەچوونی خۆی بەخۆی وەبینەوە باشتر کاگڕژیان راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی چاودێری نێودەوڵەتی چ کاریگەریەکی دەبێت لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تایبەت بە مافەکانی مرۆڤ مۆکو کۆتا پرسیار و وا دەکات کە بە شێوەیەکی گشتی بڵاوبوونەوەی ئەم ئامارانە و خستنەڕووی ڕاستیەکان دەربارەی بە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق کاریگەری هەبێت لەسەر پاراستنی مافەکانی مرۆڤ بە تاکید ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی جیهانیە ئەم ڕێکخراوێ لە ساڵی 1970 دا مەزراوە کار دەکات لە سەرجەم وڵاتانی جیهان ئەم راپۆرتێکی کاریگەرە ناوەندەکانی میدیایی ناوەندە نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکان ئەم راپۆرتەی ئەخوێنەوە بۆ هەرێمی کوردستان و عێراقیش باش نابێت ئەمە دەبێ ئەم راپۆرتەیەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات ئەگەر پێشێرکاری ڕاستە لە چاو وڵات و عێراق و دەور و بەرپاشین بەڵام ئەبێ باشتری کات بەم راپۆرتەیە ئەم راپۆرتەیە بخوێنرێتەوە وە لەکوێ پێشێرکاری لەسەر مافەکانی مرۆڤ ڕەوشی مافی مرۆڤ باشنی ئەبێ لەوێ باشی بکەین بۆ ئەوەی بتوانین لە ساڵی ئایندەدا کە ئەم ڕێکخراوەیە بەدواداچوون بۆ پێشێرکاریەکانی مافی مرۆڤەکە هەرێمی کوردستان لەناو ئەم راپۆرتەدا شوێنی نەبێتەوە بەڵکو بە شێوازێکی تر بڵێن کە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشتر بۆ بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینە بەڵێ بە تەکید ئەم ڕێکخراوێ و ئەم راپۆرتی ئەم ڕێکخراوێ کاریگەری خۆی ئەبێ هەم بە سلبی هەم بە ئیجابیەوە ئەبێ ئێمە لایەنە باشەکانی بخوێنەوە لە شوێ کەم و کوڕی هەیە دەستی لە سەردانین و چارەسەری بکەین نەک ئێمە وەڵامی راپۆرتەکە بدەینەوە بڵێن لە هەرێمی کوردستان هیچ پێشێرکاریەک نییە بەڵێ کەم و کوڕی هەیە پێشێرکاری هەیە دەبێ ئەو پێشێرکاریانەی کە بەرامبەر بە مافی مرۆڤکرێن لە هەرێمی کوردستانی چا بکرێن بۆ ئەوەی بتوانین بگەینە دۆخێکی تر لە مافەکانی مرۆڤ. بەڵێ ڕژیار ساڵح وەکو پارێزەر لە سکایپۆ لە سۆرانۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش.